سڵاو عزیزان چۆنن هیوادارم زۆر باش بن طبعا ئەمڕۆ سنگی مریشک لەگەڵ قارچک سوورەکەینەوە لە ناو تاوەیەکە هەندێک ڕۆندا ئەنین ئەگەر ڕۆنەکە مەبەستم زەیتە ئەگەر زەیتیش نەبوو توانی بە کەرەش بیکەی تامی خۆشە واتە فەرق ناکە سنگی مریشکەکە بۆ شێوازە بە ڕیشاڵی بچوو بیجنە واتە بە باری درێژیا بێن نەک چوارگۆشە بێت و دواتر بیکەرە ناو زەیتەکەەوە ئاوە بۆ شێوازەوە کۆی بینن هەندێک سوورە بێتەوە و دواتر بە کەوچکێک تۆزە ئەم دیۆدیوکە نەک ژێرەکەی پسووتێ و بەشی سەرەوەی بمێنێتەوە و جوان سوور نەبێتەوە. طبعا ئەمە خواردنێکە زۆر خۆشە و زۆر جاریش دووبارەیەکەینەوە لە ماڵە دروستیەکەین هەم ئاسانە کەرەستەکانی ینی هیچی وای هەمیش زۆر بەتامە هیوادارم دووبارەیکەنەوە دڵنیان پەشیمان نابنەوە. طبعا وەکوی بینن ئێستا جۆن سنگی مریشکەکە بۆ شێوازە لەسەر ئاگرەکەیە جۆن وا خەریکە بە ئاوەکەی خۆی تۆزێک سوورە بێتەوە و دواتر هەندێک خوێ و لەگەڵ هەندێک بیبەری ڕەشەکەین بەسەریە بۆ شێوازە و دووبارە تێکەڵی بکە و ئێستاش پیاز بە هەمان شێوە وەکو سایزی سنگی مریشکەکەی جنین ئاوا بە شێوازی درێژکۆلەیی بۆ شێوازە پیازەکەی تێیەکەین ئەویش لێگەڕین تا تۆزە لەگەڵ سنگی مریشکەکە ئەپیشێ و سوورە بێتەوە و ئێستاش قارچک بە هەمان شێوە کۆی بینن قارچکەکەش وەکو سنگەکە و وەکو پیازەکە جنیومانە ینی بە هەر سێکی بە یەک قەبارە و بە یەک شێواز بجنرێ نەگیەکە چوارگۆشە بێ یەکێ بە درێژکۆلەی بێ ئاوە بۆ شێوازە باشترە و هەندێک خوێی تریەکەین بەسەرا و ئیتر لێگەڕین تا جوان بۆ خۆی سوورە بێتەوە سێریکەن ئەنج ئێستا وەرەقەی غار یاخود گەڵای غاری پێڵن ئەوەی تێئەکەین و دواتریش لێگەڕین تا بەم شێوازە جوان سوورە بێتەوە ئەمە شێوەی کۆتاییە طبعا خواردنێکی ئاسان خۆش کەرەستەی کەمیش هیوادارم سووتان لێبینی بێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەک